بڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم لە بەرنامەی حەوت پرسیارەوە هاتمەوە خزمەتان. ئەمڕۆ باس لە بە قاچاقبردننی هەندێک شتومەکەکەین یا هێنانی هەندێک شتومەک بۆ هەرێمی کوردستان کە لای حکومەت ینی مانگانە و ساڵانە بڕیاری لێ دەدات کە قاچاقکردنی قەدەغەیە، بەڵام لە خاڵە سنوورەکانە بە بەردەوامی و بە شێوەیەکی فەرمی دێت. مردنی هاوکارمان وریا کەریم لە دوو ڕۆژی ڕابردوو ئەوەی ئاشکرا کرد کە تاوەکو ئێستاش تەماتە بە قاچاق دێت کە ئەو لۆریەی کە خۆی کێشا بە ئۆتۆمبیلی وریا و ئەو کەسەی دیکە کە لەگەڵ وریا گیانی لەدەستدا لۆریەک بوو کە پڕ کرابوو لە تەماتەی قاچاق، چونکە هەر مانگی ڕابردوو وەزیری گشت و کاڵ ڕایگەیان هێنانی تەماتە بۆ هەرێمی کوردستان قەدەغەیە. ئەمە جگە لە چەندین شتومەکی دیکە وەکو جگەری مریشک، وەکو دووگ، وەکو هێلکە، وەکو مەشروب، وەکو جگەرە، ئەمانە کە زۆربەی کەسانی تایبەتمەند و شارەزا بە دوواداچوونیان لەسەر کردووە و ئێمەش وەکو ڕاگەیاندەکاران هەمیشە ئەو کەیسارمان بەدەست دەگات کە بە قاچاق دێتە هەرێمی کوردستان و بەڵام لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە نازانرێت داهاتەکە بۆ کوێ چێت و چی لێ دێت. منم شەو بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەکە لە مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانم کردووە لە ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە مامۆستا زۆر بەخێربێت. هەروەها لە کەلارەوە کاک کەریم عەلی ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانە بێت. بڵاوت لێ بێ کاک کەریم جەنابیشت زۆر بەخێربێت. مامۆستا سەرەتا منەمەوێت لە جەنابت بپرسم، ینی پێشتر یەکێک بووی لەوانەی کە بەردەوام قسەت لەسەر بە قاچاقهێنانی ئەو شتومەکانە کردووە، هەروەها زۆر باسی داهاتی ناوخۆ و ئەم داهاتە قاچاقیانیش کراون کە کەس نازانێ ئایا دەگەڕێنەوە خەزێنەی حکوومەت، واگە بگەڕێنەوە بۆچی بەکار دێت. ئەوەی ئێستا دەیبینی یەکێک لە گرفتەکانی بۆ نمونە مامۆستایانی مانگرت و هەروەهۆی خۆپشاندانەکەن لەگەڵ فەرمانبەران ئەوەیە کە تاوەکو ئێستا حکوومەت هەرێمی کوردستان ناچێتە ژێر بارەوەی کە تەنانەت موچەیەکیش لە داهاتی ناوخۆدا بەش بکە کە موچەی مانگی دوانسێ. بۆ کوێ دەڕوا تاوەکو ئێستا چی بەردەوامە؟ ئایا ئەم سنوورانەی ئێمە کراوەتەوە بۆ هێنانی ئەم شتومەکە قاچاخانە؟ ناوی خۆی بەخشندە میهرەبان، سڵاو لە بەڕێست و لە بینەرانی بەڕێز و لە کاک کەریمیش. طبعاً کاک سامان باسی کاک وریات کرد، خی گەورە لێ خۆش بێ و شوێنی بەهەشت بێ، گەنجێکی ڕۆحسووک و دڵسۆز، هەروەک چۆن لە ژیانە چەو کاتی لە کەناڵی پەیام بوو سەرەتای دەستپێکی چ دوایش کە لە نارتی بوو کاری دژایەتی گەندەڵی و گەیاندنی زانیاری و ڕاستی بوو بە خەڵک. کۆچەکەشی وەفاتەکەشی بەڵگەیەکی خستە ڕوو بۆ ئەو کەسانی کە نایانەوێت ببینن، نایانەوێت ببیستن، دڵێکیان نییە، وجدانێکیان نییە تا ڕاستیەکانەوانی من و جەناب دێڵێن، خەڵکی لێ پەرلەمانتاران ئێڵێن پێشتر ئێستا داهاتوو تا بارە خوارەکان، گەندەڵیەکان، دژمنایەتیەکان بۆ گەلی کوردستانە بێ بڵێن دژمنایەتی کاکسەمان. ئەمە بابەتەکە لەوان نیە بڵێ ئەمە هەر گەندەڵیەکی سادەیە، بە تایبەت هێنانی مەواد لە دەرەوەی وڵاتەوە بۆ ناو وڵات بە ڕێگەی قاچاق واتە هێنانی زەهر، واتە کیمیایی بارانکردنی خەڵکی کوردستان. مەترسیەکە پشکنیشی بۆ ناکرێت. بابەتەکە لە سەر و باسی پارەوەی، باسی پارە زۆر گرنگە، چونکە ئێستا خەڵکی کوردستان کێشەی گەورەی هەیە بەدەست کێشە داراییەکانەوە کە حکوومەتێکی هەیە ناتوانێت مافە سەرەتاییەکانی لە بواری داراییە دابین کەچی لەولاوە تەماشاکەی بە هەدەردانێکی گەورە هەیە. طبعاً تا ئێستاش بە چەند ڕێگەیەک لە خاڵە سنووریە گومرگیەکانە زیان بە بەرژەوەندی گشتی ئەگەیەندرێ و گەندەڵیەکی گەورە هەیە و ئەوەی کە بووەتە هۆی ئەوەی داهاتی خاڵە گومرگیەکان لەو چالاکیە گەورە ئابوووریەی کە ئێستا هەیەتی چ لە ئێرانەوە چ لە تورکیاوە لە 140 ملیارە بوەستێ، ئەم سێ چوار ڕێگەیە کە بەهۆیەوە کە داهاتەکە کەم بۆتەوە. طبعاً ڕێگەی یەکەمیان پارتی و یەکێتی لە هەموو خاڵە سنووریە گومرگیەکانە 20 کۆمپانیان داناوە کە ئەم کۆمپانیانە بە نایاسایی کارەکەن
خۆرخ کاریە کۆمپانیای حیزبیە کارێکەکەن فەرمانبەری حکومت ئەتوانێ بیکە هێندێک کارەکەن هەر زیادە و پێویست ناکە لەم ڕێگەیەوە ئەوە ڕێگەی یەکەمی بەهدەردانی سەرۆت و سامانی گشتیە ڕێگەی دووەم عەفوی گومرگی نایاساییە ڕێگەی سێیەم قاچاقچێتیە واتە بڕێک پارە لە ڕێگەی کۆمەڵێ نووسینگە و دەڵاڵەوە ئەچێتە گیرفانی حیزبی دەسەڵاتەوە لەولا خەڵک سوودمەند نابێت لە پارەی گومرگ ئەوە یەکێکە لە پرسیارەکان بەڕاستی ئێستا وەڵامی ئەوە دەینەوە ڕێگەی چوارەم خراپی ئیدارەدان ئەم چوار ڕێگە بۆتە هۆی ئەوەی مانگانە نزیکەی 100 ملیارد دینار هەرێمی کوردستان زیان بکە واتە ئەو جموجوڵە گەورەی کە لە خاڵ سنووریە گومرگیەکان هەیە هی ئەوە نییە داهاتەکەی 140 ملیارد دینار بێ یا 150 ملیارد دینار بێ مانگانە بەلای کەمەوە 250 ملیارد دینارە بەو چوار ڕێگەی کە باسمان کرد کەمە بێتەوە بۆ 140 تا 150 ملیارد دینار طبعاً ڕێگەی قاچاقچێتی ڕێگەیەکی پڕمەترسی زیانی دوو جەمسەرەیە جەمسەر یەکەمیان ئەوەیەکە ئەم بارانە ئەو شمەکانی کە لە دەرەوەی هەنرێنە هەرێمی کوردستان لەبری ئەوەی بە فەرمی بێن گومرگ بدا گومرگێکی فەرمی کە ئەگەری ئەوە هەیە بچێتە خەزێنی گشتی و خەڵک سوودی لێوەرگێ ئێمە ناڵێن ئەوەی ئەچێتەوە خەزێنی گشتی هەموو ئەچێتە گیرفانی خەڵک ئەگەری ئەوەی هەیە کە بجێتە کە گومرگی لێوەربگیرێت بچێتە خەزێنی گشتی بچێتە گیرفانی خەڵک ئەمە نامێنێت لێرەوە خەڵک زیانی یەکەمەکە زیانی دووەم ئەوەیە کە بەڕاستی پڕمەترسیە ئەوەی ئەو شمەکانە هیچیان پشکنینان بۆ ناکرێت ئەو تەماتەی کە بینیمان لەسەر جادەکە ئێستش کەوتووە ئەو تەماتێ پشکنینی بۆ نەکراوە ئایا پڕە لە موادی کیمیایی جۆرا و جۆر زیان بەخش و پاشان من هەر جارێکیان بەڕێزێک لەو سنوورە ئیشەکە وتیبارێکی دۆشاو هەبوو سێ جار هێنایانە خاڵە سنووریە گومرگیەکە لە باشماخ سێ جار هێنایان پشکنینمان بۆ کرد لە پشکنین دەرنەیە چوو یعنی بەپێ ئەو ستانداردانە موادی حافظە و هێندە موادی تریتیانە بوو تا بهێنرێتە ژوورە و ڕێگەی پێ بدرێت واتە ژەهرە دوایی بە یەک سارێ قاچاق هێنانە ژوورەوە و نەپشکنین و نە هیچ شتێک و طبعا لە بازاڕی سلێمانی و خەڵکی کوردستانی مامۆستا ناوەکەی قاچاقانە بە فەرمیێت بەچەکی حکومات لە پێشچوی پۆلیس و ئاسایشی حکومات لە پێشچوی فەرمانگەی حکومات بە ڕۆژی نیوەڕۆ بە جادەی قیرا و بە ئاشکرا ئەو قاچاقیە نییە کە کۆڵەیەکی فەقیرمش مەبەستەکەمەوەیە بەڵام ئەوەی کە حکومت خۆی زۆر جار ناوێنێ ئەمانە قەدەغێ بهێنرێت یانی تۆ لەو ڕوانگەوە ئەگوترێ قاچاقە ئەیبەکە چییە کاکسامان تۆ خۆت حکومت بی وەزیری کوشتتوکاڵی خۆت بێ بڕیار بەدەستی یەکەم و کۆتایی چەک و پارە و حکومت و هەموو شتێک بی لە سلێمانیا کەچی بچی لە ژێرەوە حیزبەکەت خەریکی قاچاقچێتی بێ وەزیری کوشتتوکاڵ خۆی لە ڕۆژی 25 مانگا نووسراوی کردو بۆ هەموو خاڵە سنووریە گومرگیەکان کە هێنانە ژوورەوەی تەماتە قەدەغەیە لەبەر ئەوەی بەرهەمی ناوخۆ ساغ بێتەوە کەچی لە 26 مانگە و کەتۆتە بواری جێبەجێکردنەوە کەچی دوێنێ و پێرە بینیمان بار هەڵگرێک کە تەماتی قاچاقی لە ئێرانەوە هەڵگرتواتە ژوورە بۆیە هۆی ئەو ڕووداوە یعنی ئەمە بەڕاستی عیبەیە تۆ وەزیری کوشتتوکاڵی خۆتە تۆ حکومەتی خۆتە تۆ هەر خەزانە گشتێکە لە سلێمانی لە بەردەستی خۆتە بۆ کەس ئەزانێ داهاتی سلێمانی چی لێت تاوکو لەو ڕێگەشەوە دزیەکی تر لە خەڵکی کوردستان زۆر ڕاستە وەڵام من بوو بە پرسیار بەڕاستی لام وتم ینی مردنەکەی وریا جۆرێک لە ینی هەر وەکو راپۆرتێک وا بوو دوای خۆی جێهێش بەڵێ یان چۆن خۆی بە دووادات چوونێک لە سەر ئیشەکان ڕێکی بە یەکی ئیزافەی بچوو بکەم من ئەو سات من بەجێ بەڵێ بەلای کاکەریم وابزان وا بنی طبعا ئەم شمەکانەی کە هێنرێنە ژوورەوە هێندێ جار هاوڵاتی بێ ئاگایانە ساویلکانە وا ئەزانی بۆ قازانجی ئەو هاتوون مەسەلەن هێندێک وا لێگەدەدەوە کاکە گەرە و تەماتە نێتە ژوورەوە تەماتەمان لەسەر گرانە بێ و ئەوانە بێ ئاگا لەوەی با بە باسەکە خەڵک نییە باسەکە هەژار نییە باسەکە بەرژەوەندی گشتی نییە یەکەم ئەوە ژەهر بارانکردنە هیچ پشکنینێک بۆ ئەو ماوەدانە ناکرێت دووەم هەر خواردن نییە جگەرە بە قاچاقێنرێتە ژوورەوە ماواتی ترێنرێتە ژوورەوە ماواتی کەلوبەلی پێداویستی مەشروبیەت پێشتر دەگوترامە بڕێکی زۆر گومرگ بکرێن بۆی بۆ توشوان شێرپەنجە بەکاربێتەوە جگەرە یەکێک لەوانەیە کە گومرگەکەی ڕێگەچێتە سندوقی شێرپەنجەوە ئێستا سندوقی شێرپەنجە خاڵی بووتەوە لەبەرەوەی گومرگی جگەرە نەماوە لە خاڵە سنووریەکە یعنی کە بابەتەکە پەیوەندی بە خەڵک و فەقیر و هەژار و بازاڕ و نرخەوە نییە وەڵا قسەکە لەسەرەوەیە با پرسیارەکەی شەمەر بۆ کاک کەریمەوە بێت
ئەم دوو حیزبە ینی دەسەبەن بۆ هەموو شتێک بە هیچ شتێک دەگوترێ ئەمە خەڵک تێر ناخۆن موچەیە خاڵە سنووریەکانە نەوتە ئەم هێنانی شتومەکە بە قاچاق لە کاتێکە ئەمە ئەگەر بۆ بەکارهێنانەوەی خزمەتی گشتی بێ خەڵک بەلایە ئاساییە بەس بۆ حیزب و لە ناو حیزبیشات چەند کەسێکن کە سوودمەندی ئەم جۆرەکارن دۆخەکە لای ئێوە چۆنە پەروێزخان پێم وایە لای ئێوە پێشتر ئۆتۆمبیل ئەمەی کە ناو ڕامەلیکە و شاهینەوەمانە بە قاچاق هاتەوە دۆخەکەی بوو لە ڕابردووە بینرا و ئێستا دەگوترێت دووگ و هێلکە و مریشکی بەستوو کە ئەمانە حکومت خۆی بڕیارەیە قەدەغیانکە کەچی زیاتر دێ فەرمونون دەستخۆش بۆ بەڕێستان کاکە سامان سڵاو لە تەواوی بینەران و سڵاو دووبارە لە کاکە عومەر و ڕوحی کاکەوریا شاد کە ئێمە بابەتەکەمان ئەمشەو باسی قاچاقچێتیەوە کاکەوریا کەسێک بوو لەوانەی کە من بۆ خۆم شایەتی بۆ دەم لە ساڵی 2021 هاتە سنووری گەرمیان بە یەکەوە لە کاژمێر 11 شەو هەم بە دۆداچوونمان بۆ کاری گواستنەوەی نەوت بە قاچاق و هەروەها کاری قاچاقچێتی لەم سنوورە کرد بەڕاستی ئەو کوڕە ینی لە دواساتەکانشان ڕۆحی خۆی کردە بۆ قوربانی کە دەرخەری مەلەفێک کە هەمومان شایەتی بۆ بابەتە دەین و ئەمە بابەتێکە بەڕاستی ئێمە بەس ڕوون بینەوە بەس ورد بینەوە لە داهاتی دەواازەکان بۆمان دەرەکەوێت قەبارەی ئەمەی کە ناوی ئەنرێ قاچاقچێتی ئەمە قاچاقچێتی نییە بە تۆبزیهێنانی شتومەکەوە بزینی و تاڵانکردنی سەرۆت و سامانی ئەم وڵاتەیە بۆمان دەرەکەوێ ئەگەر ئێمە لە ساڵی 2021 سەیری داهاتی دەواازەکان بکەین دەواازەی بۆ نمونە باشماخ نزیک 26 ملیار بووە 27 ملیار بۆ ماگانەی و هەروەها پەروێزخان سەروی 35 بۆ 37 ملیار بۆ ئێستا پرسیار بکەین چەندێکە داهاتەکەی و ئایا ئەو کاتەک باسی کۆرۆنا و باسی ئەو ڤایرۆسی کۆرۆناوانە بوو کە کاری بازرگانی و گێستە نەبوو ئێستا داهاتیان بۆ خواردە ملیارە و بۆ کەمتر بۆ تۆ بەڕێزانێمە ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستانە ینی چۆن نازانم چی مقارنەی چی پێناسەیەکی بکەی شتێک نییە کە بوترێت و دەسەڵاتدارێ خۆی حکوومەتی لایە سەرۆکایەتی هەرێمی لایە دادگاکانی لایە ئەنجومەنی وەزیرانی لایە وەزارەتەکانی لایە خۆی دزی لە خۆی بکە ینی خۆی داهاتی وڵاتەکەی خۆی بدزێ بیبە تاڵانی بکە ینی تۆ ئێمە تا ساڵی 2023 تا 25 300 میلیۆن دۆلار داهاتی نەوت وەرەگیرا و لەگەڵەوە موچەی پێ تەکمیلە ئەکرار بە داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان ئێستا و داهاتی ناوخۆ خاڵە سنووریە لەکوێیە ینی واتە حکوومەت خۆی ئەم داهاتانە ئەبە ئیتر هەر شتومەکێک بێتە بەردەسی من لە ساڵانی ڕابردوو لە ئەنجومەنی پارێزگا بەرپرسی باڵای ئیداریمان بان کردو بۆ لێپرسینەوە هەر ئەو کات هەموو بەڵگەکانی هێنانی سوتەمەنی و بەنزینمان بە قاچاق خستە بەردەسی بەڕێزیان ئەو بەڕێزانەی کە بانگمان کردن بۆ کۆبوونەوە بۆ بانگێشتکردن یەک ئیجراعاتی بچووکیان نەکرد ئەو کات بەنزین و جۆرەکانی سوتەمەنی هاتن ئێستا جۆرێک بەنزین بە ناوی باشکەری بەنزین و سوتەمەنیەوە دێت کە هەمووی بە شێوازێک تێ نەپشکنینی بۆ کرێەوە هەروەها بە شێوازێکیش دێکە گومریکیش ناکرێ ئێستا لە دەواازەکان هەر بار و شمەکێک هەر کەسێک بێوێ هەر جۆرە بابەتێک بێ پارەیەک ئەدا لە بەرامبەرە و هەر چەند تەن بدا لەو بارە کەیفی خۆیەتی ئەوەی کە باسەکرێ ئێستا سەرڕای ئەوەی ئەم بارانە بە قاچاق دێن سەرڕاوی پشکنینیان بۆ ناکرێ و داهاتەکانیان بۆ شەخصە ڕواوە هەروەها چەند تەن بۆ نمونەگەر ئۆتۆمبیلێک 30 تەنی بار بکات 40 تەنیش بارەکە گوێی لێ نییە و هیچ جۆرە دەستێک نایەنە ڕێگە ئیترە ئۆتۆمبیلەر بۆ هەر شوێنێک ئەڕوا ئێستا وای لێ هاتۆ لە بازگەکان لە ڕێ وەتسابێکۆ ژمارە و ناوی ئەو ئۆتۆمبیلە داخل ئەکرێ ناوی بارەکەی کاکەریم چێ سەپەرشتی ئەم پرۆسەیەکە بێ ئەڕوا چێ سەپەرشتی ئەم پرۆسەیەکە لە نزیک عربەت دەستێکی باڵای بەرپرسانی باڵای حزبی سەرپەرشتی ئەم کارانەکەن و داهاتەکەیشی چۆن بەڕێزی ئاماژەت پێدا بۆ حزبە بۆ گروپێکی ناو حزبە ئێمەی بینین ئۆرگانەکانی حزبیش لە کوردستانە بەگشتی هەمویان کادرەکانیشیان موچەیان لا نییە پارەی ئەوانیش ئەدزرێ پێش ئەوەی پارەی کەسێک کە بۆ نمونە دژی سیاسەتەکانی ئەم حزبانە بێ بدزرێ
پارەی ئەو کەسانە دزرێت کە کادری ئەو حزبن کە موچەخۆری ئەو حزبن کە نەک ئیداری باشە وەحساب بۆ ئەندام و لایەنگرەکانی خۆشیان ناکەن ئەمانە پارە لەو کەسانەی ژۆرەگرن کە لە بانگەشەی هەڵبژاردنە ئەو بازرگانانەی کە پارەیان لێوەرەگرن لە بانگەشەی هەڵبژاردنە بۆ هاوکاری حزبەکەیان تەنانەت پارەی باری ئەوانەی ژۆرەگرن واتە چاوپۆشی لە کەس ناکەن و ئەم داهاتە هیچی بۆ هاوڵاتی نییە بۆ حکومت نییە تەنها بۆ حزبە و بۆ شەخصە و بۆ ئیدارەدانی بەرژەوەندی چەند کەسێکە بەڕاستی حەقی خۆیەتی ئەو حزبانەیش دەستگایەکیان هەبێ بۆ لێپەچینەوە لەو پارەی کە دەستیان نەکرد کاکەمە پارەیەوە ڕاستە دەستگایەک لە هەرێمی کوردستانە هەم داواکاری گشتی ئەم دیوانی چاودێری دارایی و هەم پەرلەمانیش ئەوە ڕۆڵی خۆیان نابینن کە چاودێری بردننی ئەم داهاتە بکەن و لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانە بکەن کە ئەم داهاتە ڕۆ بەڵام ئەم داهاتە دەستی هەردوو حزبی دەسەڵاتدارەکەوێ لە هەرێمی کوردستانە لەناو حزبەکانی خۆشیانە دەستگایەکی ڕقابی نییە کە چاودێری ئەو سەرۆت و سامانە تاڵانکراوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکاو هەبوو بەرژەوەندی حزبەکانیشان بەکاری بێنیان ئەمانە ئەو پارەی کە ئەڕوا دیار نامێنەکە کە سامان لە هەرێمی کوردستانە من زۆر جامەم و تۆتمە ئەو داهات و سەرۆت و سامانەی لە هەرێمی کوردستانە ئەدزرێ و بەتاڵان ئەبرێ ئەگەر بێت و ئەوانەی کە ئەم داهاتە بەتاڵانە بن لە هەرێمی کوردستانە بیکەنە پرۆژە بژانەوە ئەدەنا هەموو کەرتەکان لە هەرێمی کوردستانە ئەم پارەیە ئەڕوا و دیار نامێنێ ئایا لە قومار ئایا لە پرۆژەکانی دەرەوەە سەرفەکری ئایا لە هەر شتێکا بێ ئەو پارەی کە بەدزی ئەنرێ بە یەکۆ ئەبرێ و داهات و سەرۆت و سامانی ئەم هەرێمەیە من بە داهاتی نەوتەوە وڵات زۆر جاگوێبی سێبی لە بانکەکانە بلۆکەکرێت ئەوە هەبووە 200 میلیارد دینار لە هەرێمی کوردستانە بەڵێ ساڵانە مانگانە ئەگەر دەستگایەک ئەگەر حکوومەتی هاوڵاتی بێ ئەگەر داواکاری گشتەکەی فعال بێ ئەگەر دیوانی چاودێریکی بەو پەڕی مەسئولیات و ئیشکا و کەیسەکان بدرێتە دادگا و داواکاری گشتی و دادگاکان ئیشی لەسەر بکەن مانگانە بە داهاتی غاز و نەوت و سەروی تریلیۆن ئێمە دینار لە هەرێمی کوردستانە بەم شێوازەش کە ئیدارە ئەدرێ دیار یعنی ئەبێ داهاتی هەرێمی کوردستان بێ بەڵام لە سایە ئەم ئیدارەدانەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئابینین حکوومەتی عێراق بەشێک لە موچەی مانگی 12 ناردوو ئەمان ئەو بەشەیشیان چۆن بڵێ لە ناودا لەگەڵ ئەوەی ناتوانن بە داهاتی ناوخۆ و نەوت و غازی هەرێمی کوردستان داهاتی خاڵە سونوریەکانی هەرێمی کوردستان ئەم داهاتانە ئەم داهاتانە کۆ بکەن و موچەی هاوڵاتیان بدەن ئێمە نمونەیەک لەسەر یەکێک لە مەرزانەی سنووری سلێمانی و بە تایبەتی لە سنووری گەرمیانە لە ساڵی 2021 دادوەرێک لە سنووری ئەو یەکێک لە دادگای قۆرەتوو بوو کاکەوێتە سنووری پەرۆسخانەکەوێتە و سنوورەوە ئەو سەردەما گەریسەوەی مە بگەڕێنەوە داهاتی ئەو مەرزە لەگەڵ چاودێرەکانی ئێمە ئێمەش ئەو کەیسانەمان بەرچاوەکە دەماندا بەو دادوەرە بەڕێزە و ئەوش ئیجراعاتیە کرد نزیک سەروی 35 میلیارد دینار بوو مانگانەی داهاتی باشە ئێستا حکوومەت و دەسەڵاتداران لە بری ئەوەی دادوەری لەم جۆرە زۆرکەن هەستان ئەم دادوەرە بەڕێزیان لەو مەحکەمەیە نەقڵ کرد بۆ دادگایەکی تر و ئێستا نەقلی شاری سلێمانیشیان کردووە لە سنووری گەرمیانیش دەیانێڵە باشە واتە حکوومەت و دەسەڵاتداران خۆیان ڕێخۆشکردن بۆ ئەم بابەتانە بەندە من بۆ خۆم لەو فترەی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم چەندین کەیسم لەسەر داهاتی دەواازەکان لەسەر کۆمپانیاکان لە سنووری لە ناو دەواازەکانە لەسەر ئیعفای گومریگی لەسەر ئەم بابەتانە داوە بە دادگاکان کەیس هەبووە چەندین جا خۆم بان کراومەتە دادگا ئەو کەسانەی کە من سکاڵام لەسەریان تۆمار کردووە کە ناویان بۆ لەو ڕاپۆرت و مەلەفانەی کە تەسلیمی بە دادگامان کردووە بۆ یەک دەقیشبانی دادگا نەکراون و دواتر کەیسەکانیش داخراون باشە و لە بەرامبەر ئێمە توانیمانە زەختێکی زۆر بکەین بەڵام بەداخەوە نەتوانراوە ئەو زەخت و گوشارانە ئەنجام و دەرەنجامێکی بێ کە ئێسێمە ژمارە و ڕقم بخێنە بەرچاو لە ساڵی 2010 کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و کۆمەڵێک بابەتمان لەسەر وەرگرتنی پارە لە دەواازەکان لە بازگەکان خستە ڕوو وەزارەتی دارایی دوای ئەو بابەتە هەستا بەوەی کە 20% بۆ 30% لە هەندێک لە کۆمپانیاکانی ناو دەواازەکان ببڕێ بیخاتۆ ناو خەزیێنەی حکوومەت هەرێمی کوردستان و بەمەش داهاتێک ئەگەڕاوە بۆ حکوومەت هەرێم لە کاتێکا بوونی ئەو کۆمپانیایانە وەکو کاعومەریش ئاماژەی پێدا نەک
بەشێکیان زیادە هەر هەمویان زیادن و کاریگەریان لەسەر کاری بازرگانی هەیە و ئەکرێ ئەمانە وەکو مشەخۆرێک لەسەر داهات یاریمی کوردستان دابنرێ و ئەمانە پێویستە لا بدرانایە بەڵام لە بەرامبەرە لەم کابینەی نوان نەگلانەدران زیاتریش کران و من یەک نمونەی تریش بڵێم پێشەوەی پرسیاری بەڕێستان بێت لە ساڵی 2021 بوو یاخود 22 بوو لە یەکێک لەو ساڵانە کە سەردانی دەواازەی پەرۆسخانمان کرد لە مانگی دووە داهاتی ئەو ڕۆژە ملیارێک و 600 ملیۆن دینار بوو بەوتەی بەرپرسانی دەواازەکە زیاد لە 350 ملیۆن دیناری ئەچوو بۆ ئەو جۆرە کۆمپانیانەی کە باسمان کرد کە ئەمە سەرڕای ئەوەی قاچاقچێتی و ئیعفای گومرگی و هەروەها گۆڕانکاری لە هەنێ وەسڵ و بابەتی گومرگیە ئەکرا ئەم کۆمپانیانەش وەکو مشەخۆرێک لەسەر داهاتی هەرێمی کوردستان و داهاتی دەواازەکان ئەو بە نزیکی 20 بۆ 25 لە سەدی داهاتی هەرێمەوەن کە ئەو داهاتش کە دەزەهات بەڵام ئێستا لە ئێستایشە کە باسیەکەین داهاتی دەواازەکان بە ڕێژەیە کەمی کردو ئەسڵەن بە ڕێژەیەکە کە ئەگەر داواکاری گشتی و دیوانی چاودێری دارایی لەم هەرێما ڕۆڵی خۆی ببینێ ئەبوایە ئێستا کەیسی زۆربەی زۆری بەرپرسان لە وەزارەتی دارایی و لە دەواازەکان لە دادگاکان ئەبوایە چونکە ناکرێت لە ماوەی 3 ساڵە زۆر باشە گەڕێم وڵات کاکەریم لە 37 ملیار دینارەوە بێ بۆ خوار 10 ملیار دینار ئایا چی کارە ساتێک ڕۆدا و هەروەها لە هەمان کاتیژە ئەو کەرستانەی کە دێتە ناوە نە حساردا نە دەواازە داخراوە نە حسار خراوە سەر وڵاتیان بە زیادی شۆتێتە ناو هەرێمی کوردستان دەست خۆش بێ کاک عومەریانی من بە دوواداچوونم کردووەڵێ لۆری تەماتە کە دێ 850 دلاری لەوەرەگیرێ یعنی تەنانەت تانکەرێن نەوت لە بینی دێرگەڵا بۆ ئەم دی و 650 دلاری لێ وەرەگیرێ ئیتر ئەوە باسی مەوزوعی هێلکە و دوو گۆمانە باس لە 10,000 دلار 15,000 دلارەکەن ئەڵێ بیێنە و کێشە و نەبێ یعنی ئێستا وای لێ هاتووە حکومەت کەسابەت بۆ حیزبەکە بەڕاستی چونکە تۆ هەرەوەی کە کاکەریم باسی کرد ینی ئێمە لە جیاتی ئەو جمو جوڵە بازرگانی کە هەیە ئێستا لە نێوان ئێران و تورکیا بۆ هەرێمی کوردستان پارەکە زیاتر بێ کەمی کردو بەراورد بەجاران ئەیانەوێت لەم ڕێگە نایاسایانەوە بۆ نمونە داهات زیاترکەن ئەمەش دوای ئەوە ڕەنگە جەنابەت باش بزانی کە ئێستا عێراق تەکی پێڵچنیون لەوەی کە داهاتی ناوخۆ بێت چەند بێت و ئەوەنەمان ڕادستکەن نانەوێ ئەو داهاتیانەوێت لەوە کەمتر بێ کە عێراق تەسەوریەکە بۆ یانەی لەم ڕێگەوە بەدەستی بێنن ئەگە باسیەوەشم بۆ بکەی ینی بەڕاستی لەم دۆخەی ئێستەی فەرمانبەران و کێشەی موچە و خۆپشاندانی مامۆستایان ئەم بێباکیە چیانی دەسەڵات بەرامبەر بە خەڵک و لەم جۆرە پارە پەیداکردنیش هەر بەردەوامە ئەوان کاک سامان ئێمە دوو حیزب حکومڕانن لە کوردستانە دەستیان گرتووە بەسەر حکوومەتە هەڵبژاردنێکی شکلی ئەکرێ على ئاساس بە شەرعەتی خەڵکیان هەیە بەڵام تەنانە دەگەر حیزبێک شەرعەتی خەڵکیشی هەبێ و بە هەڵبژاردنێکی ڕاستەقینەشتوو بێتە حکوومەت و حکوومەتی پێگە نابێ و متمانەی وەرگرت بێ و لە پرۆسەیەکی دیموکراسی و شەفاف و ڕوونا هەر مافی ئەوەی نییە دەست بەم جۆرە تەسەڕفکا بە داهاتی گشتی و بەم جۆرە دەستبەرێ بۆ مافی گشتی و بەم جۆرە پێشێلی مافی گشتی بکە طبعاً ئێمە زانین لە هەرێمی کوردستانە کات لە عێراقیشا تەنانەت اینجا بچووکێکێنەوە بۆ هەرێمی کوردستان ڕۆژانە عێراق 4 ملیۆن و نیو بەرمیل نەوت بەرهەمهێنێ 3 ملیۆن نیو ئەفرۆشێ هەرێمی کوردستان 320,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ داهاتی ناوخۆشیان بە پێش ژمارەی خۆیان 350 ملیارە ڕاستەقینەکەی 500 ملیارە من ئێستا بە بەڵگەش بۆت باسەکەم ئەم 350 ملیار دینارەی داهاتی ناوخۆ لەگەڵ 320,000 بەرمیل نەوت و لەگەڵ ئەو هەموو پارێژ لە بەغداوەیەت هێشتا دەستەوسانن لەوەی موچەی مانگانەی مامۆستا بدەن بۆ هەم مامۆستا ئێستا ناچارە بگاتەوە ئاستەی مان بگرێ لە خواردن لە بەردەم ئەنجومەنی وەزیران نا ئۆفیسی جێگری سەرۆکی حکوومەت نا پارێزگان نا لە بەردەم یوئێنە ئەمە شوورەیەکی زۆر گەورەیە هەر ئەمە مانایەکی زۆر خەتە ترسناکیشی هەیە یعنی لێرە هەرچی دامەزراوەی فەرمی یاسایی حکومی هەیە بەتاڵ کراوەتەوە لە ماناکەی خۆی مامۆستا ناچارە بۆ ئەوەی دەنگی بگا بۆی پەیامەکەی بگا بۆی مافەکەی خۆی بچڕێ ئەچێتە بەردەم نەتەوە گرتوەکان لە دنیاە تەنها میلەتە ئاوارەکان ئەوانەی ئاوارە بن لە وڵاتێکەوانەی ڕووداوێکی گەورەیان بەسەرایە دەکەونە شەڕێکی گەورەوە وڵاتەکەیان داگیر دەکرێ میلەتەکە ناچارە بێ بچێتە بەردەم نەتەوە گرتوەکان ئێستا ئێمە لە وڵاتی خۆمانە لە حکوومەتی خۆمانە لە هەرێمی خۆمانە خەڵک ناچارە خێوەت هەڵدا لە بەردەم نەتەوە گرتوەکانە ئەمە ئەگەر
سەرۆکی حکومت و جێگیری سەرۆکی حکومت کەمترین هەستی بەرپرسیارەتیان تیا بواە ئەبوو ئەمڕۆ دەست لە کارکێشانەوەن پێشکەش کردا بیان و بەڵام خەڵکێکیش پێی وایە لە بەردەمەوان بوونە پەیامەکە باشترەکەی چەند ساڵەوان لە بەردەمەوان ئەمانەگرن چەند ساڵە ئەوان یاداش دەدەن چەند ساڵە ئەوان هاوارەکەن چەند ساڵە ئەوان بایکۆتەکەن ئەمە لە دوای بێئومێد بوون ئەمە لە دوای بێئومێد بوون و ڕاکێشانی هەموو وەرەقەکان چەند ساڵە لە بەردەم محکەمەی سلێمانیە مەسەلەن خێمەیان هەڵەدا ئەچوونە بەردەم پارێزگا خۆپشاندانیانەکرد لە بەردەم پەروەردا لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە تەبعاً ڕێگە نادرێت بۆ خۆپشاندانی گەورە و فراوان بەڵام گروپی بچووک بەناوی مامۆسای پیشەی وانە بێژ و ئەوانەوە هەر ڕۆشتون حکوومەتێک هەیە لێرە گوێ ناگرێ حکوومەتێک هەیە حکوومەتی دامەزراوە نییە حکوومەتی یاسانیە ینی گوێی لەوەش نییە کە خوێندنگاکان داخراوە نەسڵ لەم بەڵە کە ئەنەما هیچ ڕووی نەداوە کە ئەنەما هیچ ئەوان هەر خەریکی کردێ لە بڕینی خۆیان و کۆنفرانسی لەگەڵ ڕێز و حرمەتمان تەبعاً بۆ ئافرەتان کۆنفرانسی ئافرەتان و کۆنفرانسی نازام سەرۆکی حکومەت لەو ڕۆژانە خەریکی هین بوو تەکنۆلۆژیا بوو کە ئەنەما وڵاتەکەی یعنی هیچ کێشەیەکی نەماوە خەریکی پێشکەوتنە تەکنۆلۆژیاکانە کاکە تۆ جارێ پارەی دزراوی ئەم میلەتە لە گیرفانی حیزبەکانتانە بێنەوە بۆ خەزیێنی گشتی ئەو سابڕۆن پیرۆستان بێ بۆ داڤۆس هەچن بۆ پێشانگاچن بۆ کۆنفرانسی پەیوەندیدار بە مافی مرۆڤ چن هەرچی ئەچن ئەوسا ڕووی ئەوەتان هەیە ئێوە لە هەرێمی کوردستانە ئێستا لە قۆناغێکان بەڕاستی قۆناغی شوورە کاک سامان دوێنێ یەک دوو ئەندام پەرلەمانی ئەنجومەی نوێنەرانی عێراق عەرەب سەر بە فراکسیۆنە عەرەبیەکان لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان زۆرینەیان هاتبوون بۆ خێمەی مانگرتووان بەڵێ لە خوارەوە کاکە ئەوانە دژمنی کوردن و ئەوانە پرسیارە کە مێساژ شتەکە بە سیاسی کراوە گوای ئەمانە بە زۆر فیتی ئەوانە زۆر باشە ئەمانە دژمنی کوردن ئەمانە عەرەبن ئەمانە ناحەزن ئەمانە بە فیتی ئەی دۆستەکە کووە ئەی ئەوەی خۆی بە حکومەتە زانێ لەکوێیە لە هەر وڵاتێکی دنیا کاتێک مانگرتن قۆناغێکی زۆر هەستیارە مانگرتن یاری نییە یاری مناڵانە نییە کاک سامان خۆپشاندان زۆر ئاساییە 2 ساعات 3 ساعات یەن و مەسەلەن دەنگەن هەڵەبڕن و پەیامی خۆیانەگەێن و تاری خۆیانە خوێنەوە بەیان نامی خۆیان گریمان هێندە شتی ژەشکێت و لەو ناوە و دوای ئەچنەوە ماڵەوە و کۆتاییەت بەس مانگرتن کۆمەڵی خەڵک شەو ڕۆژ لەژێر خێمەیەکان نان ناخۆن مەترسیەوەیە بمرن لە برسا ڕق بنەوە لە سەرما کە ئێستا لە بناری گۆیژە سارترین شوێنی سلێمانی بەفری پێوەیە ئەوان لەژێر خێمەیەکان بۆیە یعنی لە هەر وڵاتێکە کاتێ حکوومەتی دامەزراوە هەیە حکوومەتی یاسا هەیە حکوومەتی نیشتیمانی هەیە یەکسەر حکوومەتەکەیەتە سەرخەت یەکسەر شاندێک لە وەزیرەکانی دروستەکە چێ لەگەڵ مامۆسانی مانگرتو گفتوگۆ ئەکا دانوستانەکە یاخود داواکانیان جێبەجێەکە هەمووی نیوە یەکێکیان یاخود ڕازیانەکە بەوەی مانگرتنەکە بشکێنن یعنی ئەگەر حکوومەتت هەبێ ئەبێ ئاوا بێ بەڵام کاتێک کە ئاوا ناکە سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی معنەوەی حکومەتت نییە دەسەڵاتێکت هەیە باشە یەکێک لە بیانەکانی حکومەتەوەڵێ من پارەم لە بەردەست نییە بۆ نمونە یان نەخێر ئەو موچەیەوە داوایەکەنە بێت لە بەغدا داواکەن هەقتان نییە لە منی داواکەن تو هەنێ ژمارەش نووسیوانەگە پێم بڵێ ئەم بەراوردت بووەکەم باش طبعا جەناب تو هەموو خەڵکی کوردستان ئەزانێن لە ساڵی 2015 هەتا 2023 قسەی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بوو بۆ خەڵکی کوردستان ئەی خەڵکی کوردستان ئەو نەوتەی بە بۆریەی فرۆشین بەشی موچە ناکە ئێمە داهاتی ناوخۆ ئەخەینە سەری ئینجا موچەی پێدەین طبعا ئەو نەوتەی ئەیان فرۆشت مانگانە 400 ملیار تا 450 ملیار دیناریان ئەدای وەزارەتی دارایی ئەوی تری 450 تا 500 ملیار دیناریان لە داهاتی ناوخۆ خەرجە کرد بۆ نمونە لە 2019 کە 12 موچە درا تاکە ساڵێک بوو هەموو موچەی تیادرا و بەبێت لێبڕین لە ساڵی 2019 کە 12 موچە دراوە هەموو مانگێ لە داهاتی ناوخۆ 450 تا 500 ملیار دینار خراوەتە سەر موچە اینجا موچە دراوە ئێستت خێر بوو ئەم 450 ملیار و 500 میلیارە چی لێ هات خۆتان ئەڵێن 350 میلیارە ئەی 350 میلیارەکە کووە لە ساڵی 2024 کاک سامان بڕیار بوو بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بەپێی یاسای بودجەی 2023-24-25 عێراقی ئەبوو هەموو مانگێ نیوەی داهاتی گومرگ و باج بنێرنەوە بۆ بەغدا کە خەمڵێنراوە بە نزیکەی 80 میلیارد تا 85 میلیارد دینار 5 مانگیان ناردووە 7 مانگیان نەناردووە ئەم 7 مانگە کە نەیان ناردوو هەموو مانگی 80 میلیارد ئەکاتە 560 میلیارد دینار لە بەغداشەوە 441 میلیارد هاتووە بۆ بەڵام لەو لاوەڵێ 960 میلیارد ماوە بە موچە من ئێستا ئەوەشت بۆ شیەکەمەوە
حەوت مانگیان نەناردۆ بۆ بەغدا ئەو حەومانگە کە ئاکاتە 560 میلیارد دینار لەگەڵ ئەوەی لە بەغداوە هاتۆ 440 میلیارد ڕێک موچەی مانگی 12ە پاشان کۆی داهاتی 2024 ناوخۆی هەرێمی کوردستان 4 تریلیۆن و 800 میلیارد دینارە 1 تریلیۆن و 800 میلیاری خەرج کراوە بۆ خزمەتگوزاری وەزارەتەکان و فەرمانگەکان ئەوە گریمان ڕاستە 3 تریلیۆن دیناری ماوەتەوە لەو 3 تریلیۆنە خۆیان ئەڵێن 500 میلیارمان ناردووە بۆ بەغا خۆشیان ئەڵێن 960 میلیارمان خستۆتە سەر موچە ئەوە تقریبا تریلیۆن و نیوێک تریلیۆن و نیوێکی ماوەتەوە لە بەردەست خۆیانە یعنی 1 تریلیۆن و 500 میلیارد دینار زیادەی داهاتی ناوخۆ بە لە 2024 بە بێنەوت ئەیان توانی نەک موچەی مانگی 12 بدەن زیاتر لەوەش بکەن بۆ خەڵکی کوردستان ئێستا ئەوان ئەو داهاتەی ناوخۆ نەبوو موچەی خەرجەکەن نائیدەنەوە بەغدا نەبوو خزمەتگوزاریشی خەرجەکەن کاک سامان بچۆرە نەخۆشخانەکان ئەگەر 4 ساڵ لەمەوە پێش لە 150 خزمەتگوزاری تەندروستی لە نەخۆشخانەیەک پێشکەش کرا بێ ئێستا لە 110 پێشکەشەکرێت باشترین نەخۆشخانەی هەموو سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان ڕاپەڕی نەخۆشخانەی شارە لە 110 خزمەتگوزاری بۆ نەخۆش پێشکەش ناکا بەشێکی زۆری هەر بە پارە ئەبێ بیکە بەشێکی زۆری نەخۆشە چێتە ئەبێ پشکنینەکە لە دەرەوە بکە حەبەکە لە دەرەوە بکڕێ فلانشتی دوایش لە ئەخیراڵێ کاکە وەرە بۆ فلان نەخۆشخانەی تایبەت بۆ لام لەوێ لێرە بابە نەخۆشخانەش نەما یعنی ئەمان پارەکە نەبوو موچە خەرجەکان نەبوو نەخۆشخانە و خزمەتگوزاری و ڕێگەوبانی خەرجەکان لێرە ڕوونە ئەوەی کە باستان کرد لەگەڵ کاکەریمیشا ئەمە من و تۆ باسیەکەین جۆرێک لە گەندەڵی هەیە لە ڕووی زانستی ئابووری و یاسایی و کۆمەڵایەتیەوە پێڵێن گەندەڵی ڕێکخراو واتە حیزبێک یا گروپێک لە خەڵک پێکەوە قۆڵەکەن بە قۆڵی یەکە ڕێک حکومەتدا ئەدۆشن بۆ خۆیان و بۆ حیزبەکان ئێستا هەرێمی کوردستان لەو قۆناغایە ڕاستە بەناوی ئەوەی کاکاوە با هەمووی نەنێریتەوە بۆ بەغا و ئەوانە زۆر باشە بەس بیدە بە خەڵکەکەت کاکە بیدە بە موچە بیدە بە خزمەتگوزاری ڕاست نییە لە کوردستانە دوو حیزبی دەوڵەمەند هەن خۆشە ژین و بەرپرسەکانیان سەرۆکەکانیان شاهانە ژین بەڵام میلەتێکمان هەیە کاکە مەسەلەی موچە کاک سامان زۆر جار ئێمە ئەیبەسینەوە بە برسێتیەوە ڕاستە ئێستا ڕێژەی هەژاری زۆر بەرزە لە کوردستانە ڕێژەی بێکاری زۆر بەرزە لە کوردستانە کە من خەمڵاندومە بە 700,000 هاوڵاتی کە 400,000یان گەنجانی دەرچووی زانکۆ و پەیمانگان بەڵام لە ڕاستیە موچە مافە موچە یاسایە موچە پەیوەندی بە ڕێز و کەرامەتی ئینسانەوە هەیە پەیوەندی بەوە نیە من گیرفانم پارێتیایاننا یعنی گریمان هەرچی موچە خۆرە لە کوردستانە دەوڵەمەند و پێویستی بە موچەی مانگی 12 نیە بەس حکومەت بۆی نییە موچەی مانگی 12 نەدا کاتێککە هاوڵاتیەک 30 ڕۆژ دەوامەکە و موچەی نایەتێ کاتێک کە سوکاری شەید موچەی نایەتێشەکە لەیانی خەڵگا لێمانی گرتووە گیانی 12 کەس خەریکە ئەچێتە یاری مەترسیەوە سیانزەکەت کەس نایەتە دەنگ یعنی خۆپشاندانەکەی کەس جوابت نایەتەوە هەر ئێم خەڵکت چی بکە بەڕاست هەر یەکێتی و پارتی سوودی لەم بێدەنگی خەڵک وەرگرتووە ڕاستە ئێمە حکوومەتێکمان هەیە نابیستێ لەگەڵ ڕێزم بۆ نابیستە خۆشەویستەکان نابینێ لەگەڵ ڕێزم بۆ نابینە خۆشەویستەکان چونکە ئەمە نابیست و نابینای دڵ و عەقڵن نەوەکوهی جەستە بەڵام لەگەڵ ئەوەشا میلەتێکمان هەیە هێشتا هوشیارەکەی نەگەشتۆتە واستەی لەسەر مافی خۆی قسە بکە کاکەم سێنزە مامۆستا بەڕێزە مانیان بۆ ژیانی تایبەتی خۆیان و بۆ شتێکی تایبەت بە خۆیان نەگرتووە ئەمە مانیان گرتووە بۆ بەرژەوەندی گشتی داوای ئەمان داوای هەر هاوڵاتیەکە لە زاخۆ بۆ قانەقین داوای هەموو موچەخۆرێکە داوای هەموو پێشمەرگەیەکە هەموو پۆلیسێک هەموو ئاسایشێک هەموو کارمەندێک هەموو ژینگە پارێزێک هەموو خاوەن پێداویستی تایب هەموو کە سوکارێکی شەهیدە لێرە کاتێک کە حکوومەت نایەت گوێ موچەت نایەتێ مانگانە معناوێ بێڕێزیت پێەکە لەگەڵ ڕێزما بۆ بەڕێست و بۆ بینەران معناوایە یعنی شکۆت ئەشکێنێ معناوێت لە کەرامەتەیە پەیوەندی بەوە نیە تۆ برسیت نانت هەیە یان نا ئەمە ئەرکێکە لەسەر حکوومەت یەک کەس نەسەرۆک نەجێگەر نە هیچ کەسێک لەم وەزیرانە بە 1 و 6 باسی موچەی مانگی 12 نەکردووە زانی کاک سامان یعنی هیچ کەس لەگەڵ لیژنەکە کردووە بە هیچ کەس ینی نە باسیەوەیان کردووە ئەسڵان نە ئەوەی کە فەرمانبەر دڵی پێخۆشە مۆزوعی لە بەرزکردنەوەش بە هیچ شێوەیە باس نەکرا هەر باسیش ناکرێت تەنانەت جورئەتی ئەوە ناکەن سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیری دای بێ بڵێ کاکە موچەی مانگی 12 لە ئەستۆی ئێمە نییە هەر یعنی وەکو وەڵی مانگی 12 لە تەقویمی حکومەتی هەرێمانیە وەڵا پاریش وا بوو پاریش سیانی تیا بوو 11 ئەم ساڵش بوو بە 12 هەرچەندە ینی جگەر لەوە ینی 100,000 خانێ نیشینانیش بڕاوە کە گوایە هاوکاری سوودانیە بۆ خانیشان ئەمە هەر باس نەکراوە ئەسان
ڕاگەانراوێ گۆزاری دارایی نەیوتوە ئەمە دەگەڕێتەوە ناگەڕێتەوە مانگی داهاتوو چاکیەکەی نانی بەرحاڵ ئەمە بەشێکە لەو پرۆسی کە گوزەرێ کاک کەریم ینی هەمیشە حکوومەت یاریمی کوردستان بڕیار دەرەکا بۆ قەدەغەکردن بۆ ئەوەی کە بەروبوومی ناخۆ ساغ بکرێتەوە بەڵام لەو لا خۆی دەرگا دەکاتەوە بۆ هێنانی ئەو شتومەکانە هەروەها هاوکار نییە بۆ پاڵپشتیکردنی جووتیاران بۆی بەروبوومەکانیان ساغ بکەنەوە ئەم یاریکردنە بۆ نمونە لەگەڵ خەڵکە بەڕاستی باجەکەی هەر خەڵکەیدا ینی چۆن ئەتوانرێت چارەسەر بکرێ و قسەیەکی عامی خەڵکی شێ دەگوترێ باشە ئەمانەکەی تێر دەخۆن بەڕاستی کاکە سامان کەی چارەسەرەکرێت دەستگایەکی وەکو پەرلەمانی کوردستان تەواو فعال بێ و خەمی هاوڵاتیان بێ وەندامانەی کە لەوێن نوێنەری حزب و گروپی ناو حزب نەبن نوێنەری هاوڵاتی بن لە پەرلەمان کەی چارەسەرە بێ کە داواکاری گشتی لەسەر موچەکەی خۆی بێتە دەنگ یعنی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان مؤسسەیەکە بە دادوەرەکانی دادگاکانیشەوە ئێستا موچەکەی خۆشیان پێ نادرێت لەسەر ئەم بابەتانە بێنە دەنگ یعنی کە ئەم بابەتانە چارەسەر بێت لە پاڵ موچەی هاوڵاتیانە موچەی ئەوانیش ئەدرێ کە دیوانی چاودێری فعال بێ کە ڕاگەیاندنەکان پیشەیانە هەموو ڕاستیەکان دەرخەن کە هاوڵاتیەکانی لەسەر بچووکترین وەلادان لەم بابەتانە بێتە دەنگ نووسراوێک لە وەزارەتی کشتتوکاڵەوە کراوە بۆ وەزارەتی دارایی ئەڵێ هێنانی تەماتە قەدەغەیە خێرە بارێکی تەماتە دێ لە عەربەتە لە ئێرانۆ دێ ئەدا لە دوو هاوڵاتی هەرێمی کوردستان شەیدیانەکە وەزیر و وەزارەتەکان بێدەنگن داواکاری گشتی بێدەنگە سوڵحی عەشایری و کۆمەڵایەتی ئەکرێ بۆ قەزیەکە یعنی ئەمانە بەڕاستی وای کردێ کە ئەم دەسەڵاتدارانە زۆر بێباک بن لە هاوڵاتیان لە خەمی هاوڵاتیان لە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان باشە ئەو بارە تەماتە ئەو شەوە چەندی تری لەگەڵا بوو ئایا بەس ئەوە هاتووە نەخێر هەموو جۆرە شتێک دێ هەموو جۆرە کاڵایەک دێتە ناوە لە ژێر چاودێری و سەیتەرەی کە ئێستا کامێرەکانی دەواازەکان کە خۆیان باسییان کردەوە بۆ ئێمە زۆر پێشکەوتون ئەڵێ هەر ئۆتۆمبیلێک یان هەر وەچی شخصێک بدرێ بەو کامیرانە هەر کاتێک بدا لەو کامیرە لە هەر کامیرێک و بە دەرەچێ خێرە شەوانە 100 بار هەڵگر 100 بار هەڵگر بە باری جۆراوجۆر و بدا لە دەواازەیەک یعنی دەستگایەک نەبێ بڵێمە چییە ئێمە من خۆم لە وەزارەتەکانە پەیوەندیم بووە لە ساڵانی ڕابردووە کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بۆ دۆداچوونمان بووە تەلەفۆن و ئەوەم کردووە بۆ بەرپرسی زۆر باڵا بۆ چەندین بەرپرسیان 70 بار 50 بار 60 بار لە دیوی ئێران بێ ئایتی چووە با ڕێگەی لێ بگرین نەیان یەکێک لەو بەرپرسانە حەز ناکەم ناوی بێنم بەم جوابە جوابیمە ماوە ساکەریم خۆی شانزەم پێ نییە بگەم بەوێ باشە کە بەرپرسی باڵایە کە لە ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتەکانایە باشە ئێگەر بەرپرسێک وەزارەتێک ئەمە قسەی بێ ئەی هاوڵاتیەک یان هێزیە کە ئەمە ئەبینێ دێتە ناوە چۆن قسە بکە بۆیە ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان مقەسری یەکەمن لەم بابەتە بە تەواوی چین و تۆژەکانەوە چونکە هەتا ئێستا گوشارێکی یەکخرا و ڕێکخرا و کە هەموو چین و توێژەکان تایە بەشدار بن نەمان بینیە بۆ نمونە مامۆسەمان ئەگرێت لە خواردن دایکی خوێنکار و باوکی خوێنکار و کە سوکاری خوێنکار بەدەمێەوە ناڕوا مامۆسایان باشەوە کارەکەوەیە ئێمە هیچ کێشەیەکمان نییە یاوە تا کەم تەرخەمیە دەستگیریان ئەکەن وەکو ئاماژەم پێدا داواکە کاگە سامان هەرێمی کوردستان یعنی پڕاوپڕە لە کێشە پڕاوپڕە لە بابەت پڕاوپڕە لە قەیران کاکە سامان زۆر عیبەیە هەرێمێکی کوردستان خاوەنی داهاتی نەوتە غازە داهاتی ناوخۆیە و هەروەها سەرچاوە بۆ نمونە کشت و کاڵ ئاوی سەرزەوی و هەروەها گەشت و گوزار و چەندین بابەتی ترکە ئەتوانرێ سوودی لێ ببینرێ بۆ داهات هەبێ چاوەڕوانی ئەوە بکەی وەزیری دارایی عێراق ماگانەوەکو خێر بڕێک پارە لە موچەی خۆی بمێنێتەوە بینێرێ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمە گەورەترین
سەرشۆڕێ بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان بۆ بەس کاکەری ماکرد بەرپرسانی حکوومەتی هەرێمەڵێەوە خەڵک ئەوەی ویست هەستیانە بێت کەوا بێت ینی ئێمە داوای موچە و پارە لە بەغدا بکەین نەخێر خاڵک ئێمە دەستوریەکەی لە عێراقا دەستوری عێراق کە تا ئێستا هەرێمی کوردستان هەرێمی کوردستان سەر بە هەرێمی کوردستانیش بە چوارچێوە ئەو دەستورە سەر بە حکوومەتی عێراقیە هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان چۆن هاوڵاتیەک لە بەسرە هەموو مافەکانی بۆ دابین ئەکرێت لە موچە و لە جۆرەکانی سوتەمەنی و لە کارەبا و ئاوانە بە نرخی هەرزان پێویستە وڵاتیانی هەرێمی کوردستانیش هەمان مافیان هەبوایە ئێستا وایە وڵاتیانی عێراق ئەم قسەیان بکردایە وڵاتیانی پارێزگاکان دیکەی عێراق نەک پارێزگاکانی هەرێمی کوردستان چونکە لە هەرێمی کوردستانە داهاتێکی زۆرمانەیە ئەوە وڵاتیانی هەرێمی کوردستان داوا ئەکەن مافیان هاوشێوەی هاوڵاتیانی عێراق بێ بۆیە ئەڵێ موچەکانمان ئەڵێ لە عێراق موچەی خەڵک زامنە یعنی لە کاتی خۆیان ئەدرێ با هەرێمی کوردستانیش ئەمە بێ ئەگینا لە هەرێمی کوردستانە ئەمەنە داهاتمان زۆرە ئەوەنە سەرچاوی داهاتمان زۆرە ئەگەر ئەم دەسەڵاتدارە نابەرپرسانە ئەم شەو دواز لە کورسیەکانیان بێنن و خەڵکانی دەستپاک و لە خەمی هاوڵاتیە ئەم وڵاتە بەڕێوە بەرن بە دڵنیاییەوە یەکێک لە حزبەکان باسیەوەیکی کە باسی چەند سەد ڕۆژێکی کرد من ئەڵێم لە 2 مانگە لە مانگێکە ئەنجامەکەی ئەبینی کە هەرێمی کوردستان نەک موچە دابەژەکە لە کاتی خۆیان بەڵکو تەواوی کۆی پرۆژەکان لە کۆی سێکتەرە جیاوازەکانی شاخەکەوێتە کار بەڵام بەداخەوە نەداهاتی ناوخۆ بۆ بەرژەوەندی هاوڵاتی بەکارهێنرێ نەداهاتی دەواازەکان بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکارهێنرێ و هەروەها ئەو پارەیش کە حکوومەتی عێراقی نێری ئەو پارەیش لێ ئەدزرێ و بەلا ڕێدا ئەبرێ ئەمە سەرڕای ئەوەی لە لیستی خەرجی حکوومەتە لە لیستی موچەی حکوومەتە لە کابینەی 840 ملیار بووە موچەی مانگانە ئێستا خێرە نزیک تریلیۆنێکە باشە نە بە پێی نە یاسای بوجەت هەبووە نە دامەزراندنت بە سیستەم کردووە نە پرۆژەت هەیە نە سندوقی قەرز و نە پشتگیری هاوسەرگیری و ئەوانە هەیە ئەم پارە خێرە 100 ملیار بۆ 150 ملیار لە یەک مانگازیە ئەکاو ئەبێتە بارگرانێکی دیکە بۆ وڵاتیان زۆر باشە نمونە خێرە بارەگایەکی حزبی نزیک 700 پێشمەرگە و پۆلیسی لەسەر بێ بارەکای بۆیە ئەمانە سەرڕای سەرچاوەکانی داهات خەرجیش لەم وڵاتە بە هەمان شێوە پڕێتی لە گەندەڵی ئەگەر بێت و ئەم وڵاتە دووبارەیەکەمەوە داهاتەکەی خەرجیەکەی ڕێک بخرێ ئێمە چاو لە دەستی هیچ وەزیری و هیچ بەرپرسێکی حکوومەتی عێراقی نابین بەڵام ئەوە دەسەڵاتدارانە لە هەرێمی کوردستانەمەی کردەوە بۆ بەشێک لە هاوڵاتیان مقەسری یەکەمن لەم بابەتش کە پشتگیری ئەمانەکەن ئێمە ئەیبینین هاوڵاتی بووە لە کاتی هەڵبژاردنە بنزینی بەقەز کردوەوە ئۆتۆمبیلەکەی ڕسم بەرپرسێک لەم نابەرپرسە دزانەی داوە لە ئۆتۆمبیلەکەی و دوای نەیشانێژ ئۆتۆمبیلەکەی بێنێتە سەر شەقام سووری خواردەوە بە شانازۆ لە تیکتۆکێشی دای بزانێت وەڵا وایە دەستی خۆش بێت وایە هاوڵاتیان مامۆستا باشە ئێمە بۆیە کاگە سامان هێزەکانیش هاوکارن بۆ ئەوەی کە ئەم بابەتانە ڕووبدا لە دەواازەکانە زیاد لە 6 بۆ 7 هێز هەیە ئەم بابەتی بە ناوی قاچاخۆتیە بەژێر دەسەڵاتی ئەم هێزانە تێپەڕێ بۆ ئیجراعاتی لەگەڵان ناکرێت ئەی بۆ ئەو حزبانەی دیکە کە بەشدارن لە حکوومەتە وەزارەتیان لایە بەڕێوەبەری کاک سامانەوەیان زۆر بۆ نمونە بەڕێوەبەری هاتووی سلێمانی لە بزوتنەوەی گۆڕانە کاتێ دەستگاکەی بایکۆتی دەوامەکە بۆ بەڕێوەبەرەکەی ناڵێ من هاتوچۆی سلێمانی 20 ملیار دینار مانگانە داهاتمەیە بۆ ناتوانێت داهاتەکەی کەشف بکە کارەبای سلێمانی بۆ ناتوانێت داهاتەکەی کەشف بکە زۆر باش مەرزی باشمان کەسیان ناتوانن بەڕاستی وەڵای ساوای لاتۆ لە دام و دەستگاکانی حکوومەت ئەوانەی کە بەرپرسانی گۆڕان دڵسۆزن بۆ داوامکردن و ئیجرات لەگەڵ فەرمانبەرەکەن یەکێتیەکە نایکە ئەوە من بەڵگەم لایە بۆیە ئەو قسەکەم مامۆستا وەڵاگەر پێم بڵێ مامۆستا عومەر ئێستا بەڕاستی من جارێک لە دوو هەفتەی ڕابردووە بووم چاوپێکەوتنم لەگەڵی ناکرد لەگەڵ کاک فازیل نەبی ینی قسەیەکی کرد بەلام وڵای جێی سەنج وتی وڵای شوورەییە بۆ نمونە بەرپرسانی حکوومەت بە خەڵک بڵێن موچەکانی ئێوە لای بەغدایە لە کاتێکە تۆ باسی کیانی سربەخۆ و باسیەوەکەی تۆ حکومڕانی
بەڕاستی فەرمانبەری هەرێمی کوردستان لە ئەستوی تۆیە نەک حکومەتی عێراق. یعنی ئێمە هەست ناگەین خەریکەی تروال لە خەڵکەکەین ئەجا کە ئەمە هەموو شتێکمان چاوەڕێی دەسی باکەکەین بە هەموو شتێکیان ڕادەستکەین. ئیتر بۆ ئێمە حکومەت و پەرلەمان و سوزانم دام و دەستگامان هەبێ. ئێستا ئەم شێوازە حکومڕانی و ئەم دەسەڵاتی لە کوردستانە هەیە هێندە ئەم دەسەڵاتە دژمنایەتی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و کیانی کوردستان و دامەزراوەکانێکە بە هیچ جۆرە بێگانە دژایەتینە. یعنی ئێمە نە ئێران نە تورکیا نە بەغدا هەرگیز جورئەتی ئەویان نەکردووە بێن تەدەخولی هەرێمی کوردستان کەن بۆ نمونە پەرلەمانەکەی پاکستان کە باڵاترین دەسەڵاتی هەر وڵاتێک. ئێمە پەرلەمانی کوردستان جارێک فەرمانیەکە بە پۆلیسێک 2 ساڵ دایان خست، دوایی بەهۆی تەمەند درێژکردنەوە و بڕیاری دادگای فیدراڵی کە کاری نایاسایی کرد پەرلەمان 2 ساڵ پەکی کەوت بەهۆی دواخستنی هەڵبژاردنەوە. و ئێستش بەهۆی ئەوەی لەسەر بەرژەوەندیەکانیان لەسەر دابەشکاری پۆستەکان لەسەر دزین و تاڵانیەکانیان بە شەریکایەتی ڕێک ناکەون دەستەی سەرۆکایەتی پێک نایە و وان نزیکەی 70 ڕۆژە هەڵبژاردن کراوە و پەرلەمان هەروەگەوەی نەبێ لەم وڵاتە ئاوایە. یعنی دامەزراوەکانی تریش بە هەمان شێوە. یعنی ئێستا دادگا بۆ نمونە خەڵک بۆ بە من و تۆ بە پەرلەمانتاران ئەڵێن کاکە بچۆ لە بەغا لە دادگای فیدراڵی سکاڵا بکە. جاری وایە بۆ شتی زۆر بچووکی ناو شاری سلێمانی مەسەڵەن هی هەولێر پێمان ئەڵێن بچن لە دادگای فیدراڵی لە کاتێکا دادگای فیدراڵی دادگایکی دەستوریە تەنها ئەو پرسانەی خلافی دەستورین لە بینی بەغدا و هەولێرە ئەبرێنە دادگای فیدراڵی و ئەگەنا بۆ نمونە ئەمەی جەنابەت باسیەکەی قاچاقچێتی و کۆمپانیاکاری و دزی و نادیاری داهاتی ناوخۆ پەیوەندی بە دادگای سلێمانیەوە هەیە پەیوەندی بە دادگای هەولێر و دوهاتکەوە هەیە. یعنی ئەمانە وایان کرد دادگاش لە کوردستانە سومعی نەما ئەمەی کە خۆت بەدەستی خۆت دامەزراوەکانی خۆت لاوازەکە ئەم پوکێنیتەوە تا ئاستی نەبوون هیچ دژمنێک وای پێ نەکردوین کاک سامان. یعنی دەدانە ساڵە چه دژمنێک چی بەرامبەر کردو بە هەرێمی کوردستان داقیشی نییە دژمن بیکا کاک سامان. یعنی مەسەن درۆنی تورکیە هاوڵاتیەکمان شەهید دەکا هەر هەمومان بە خەمین هەر هەمومان بە دژمنی ئەزانین. ئێرانیە تۆ بارانتەکە هەر هەمومان بە ناحەزی ئەزانین و بە دژمنی ئەزانین و هەمومان هاو خەمین بەیەکەوە. بەڵام کێشەکە ئەوەیە کەسێک خۆی بە دۆست بزانێ خۆی بە سەرۆک بزانێ خۆی بەوە بزانێ کە هەڵبژێراوی میلەتە دژمنکارانە ڕەفتارکە. دژمنکارانە چییە کاک سامان؟ ئەمەی کە ئێستا تۆ بە ڕۆژی ڕووناک بە ئاشکرا موچەی مانگی 12 نایەتی دژمنکارانەیە. ئەمەی پلە بەرزکردنەوەی مامۆستا و فەرمانبەرە ڕاگرتووە دژمنکارانەیە. ئەمەی داهاتی ناوخۆ بۆ نەخۆشخانە خەرج ناکەی دژمنکارانەیە. ڕێگات پێتەواو ناکرێت دژمنکارانەیە. ڕێگە بەوە دەی ژەهر بێتە ژوورەوە بۆ ناو وڵاتەکەت دژمنکارانەیە. بۆ دژمن یعنی شاخوگوێی هەیە هیچ